بەناوی خوا دووبارە سڵاتان لەوێ لە لێکچەری پێنجین باسی ئینکاپسولیشنەکەین. جەماعەت ئینکاپسولیشن یعنی چی بە کوردی؟ یعنی بە کەپسول کردن. باشە؟ یعنی چی بە کەپسول کردن؟ بە کورتیەکەی بە مانای شاردنەوەیەت. باشە سێریکان کەپسول چیتیایە؟ کەپسول هەر خۆی لەناو خۆیە کۆمەڵێک مادەی کیمیایی تایە کە لەناو قورگا کاتێک کەس نەخۆشەکەی خوارد لەناو قورگی هاتوێتەوە. باشە جا ئەو مادە کیمیایانە شاردراونەوە بە کورتیەکەی لەناو شتێکە کە پێوترێت کەپسول. باشە جا ئەمیش بە کورتەکەی ئەوەیە ئەڵێ چی؟ ئەڵێ لەناو جاڤایە ئینکاپسولیشن بریتە لە میکانیزمێکی چۆنی پێچانەوەی داتا. پێچانەوەش یعنی شاردنەوە بە کورتێکی، بۆیە لە ئاخیرا پێوترێت داتا هایدینگە. لێرەڵەچی ئەڵێ also known as، یعنی هەروەها پێی ئەوترێت بەوە ناسراوە. بەچی ناسراوە؟ بە ئینکاپسولیشن بەوەش ناسراوە کە پێوترێت داتا هایدینگ. باشە مە بەسمان لە چێ داتا هایدینگ چی های دەکەین، چی ئەشارینەوە؟ ئەڵێژی the variables of a class will be hidden from all other classes. لەڕێی چیەوە؟ لەڕێی کیوەردی private. باشە چۆنی ئەکسس بکرێن؟ چۆنی لەڕێی چیەوە؟ لەڕێی دوو میثۆدەوە، سێتەر لەگەڵ گێتەر. سێتەر یعنی چی؟ سێتەر یعنی دیاریکەر. باشە چیتر وشەی تری شترم لەبیر نییە لە کورتیە. گێتەر یعنی چی؟ یعنی چۆنەیەها شتێک بێ بیهێنێت وەری بگرێ لە گێتەوە هاتووە. گێت یعنی هێنان. سێریگەن ئەڵێ بۆ دەستکەوتنی ئینکاپسولیشن لە جاڤایە پێویستە ڤاربڵەکانی ناو کلاسەکە هەمووی بە پرایڤت تعریفکەی، وەکو ئەمە ڤاربڵەکانمان هەمووی بە پرایڤتە. باشە ئەڵێ پرۆڤاید یعنی دابینی بکە. دابینی چی بکە؟ پابلیک سێتەر لەگەڵ پابلیک گێتەر. باشە میثۆدن ئەم دوانە بۆچی؟ بۆ دەستکاریکردن و پیشاندانی ڤاریبڵەکان. مۆدیفای یعنی چی؟ یعنی دەستکاریکردن. لەڕێی چیەوە دەستکاریەکەی؟ لەڕێی سێتەرەوە. ئای لەڕێی چی شەوە ئەیهێنیتەوە؟ لەڕێی گێتەرەوە. هەر ناوەکەیان بەخۆیانەوەیە. باشە بۆ نمونە سێت ئەیجمان هەیە. سێت ئەیج یعنی چی؟ یعنی دیاریکردنی تەمەن، دیاریکردنی ناو، دیاریکردنی ئایدی نەمبەر. باشە ئایدی نەمبەر وانەمان هەمی تعریف کردووە. ئەنجە دوایەوەی کە تۆ بۆ ناوی بۆنێری یان تەمەنی بۆنێری یان ئایدی نەمبەری بۆنێری ئەی چۆن بتێ بیهێنیتەوە؟ لەڕێی ئەمانووی هێنیتەوە. تەبعاً سێتەر ئەوەی کە خوێنمانەتە ئێستا سێتەر ڤۆیدە هەمووی. باشە بەڵام گێتەر بەپێی هینەکەی بەپێی ناوی میثۆدەکەی بۆ نەتوانێت گێت نەیم نەیم هەر سترینگە ئەبێ ڕیتەرنی سترینگە بکە. ئایدی نەمبەر هەر ناوەکەی بەخۆیەتی. ئەوە لێرە نازانم بۆ سترینگی داناوە، بەس لێرە بێ بۆ نمونە ئینتیجەر بێ. ئەیج ئینتیجەرە بە دنیاییەوە. باشە ئەنجا بۆ منە ئەتوانین چی بکەین؟ ئەتوانین لەناو ئەیجەکەیە کۆندیشنێک دابنین. کۆندیشنێکی بڵین کاکە زەحمە نەبێ لە 18 ساڵی بەرەو خوار وەرناگرم. باشە ئەمە لە شوێ ئاکرێت تەنها لەناو سێتەر ئاکرێت، لەناو عەفو لێرەیانە لەناو سێتەر ئاکرێت نەک لەناو گێتەر. باشە لەناو سێتەر ئاکرێت بێت لێرەیە ئالێرەیە کۆندیشنێک دانی ئەڵێ ئەگەر ئەم نیو ئەیجە کە تۆ داخڵە کردووە بچووکتر بوو لە 18 ریتێرنی بکە. ئەگەر نا ئەیجەکە یەکسان بە نیو ئەیج. ئەم ئەیجە مەبەستی ئەم ئەیجەیە. ئەگەر ئەم ئەیجەش نیو ئەیج بۆیە و کاتە بەدەست حەلتە کردەوە مۆزوع و ئێساژە چی نەسەری هەموو فکری ئینکاپسولیشن هەرەوەنەیە. باشە ئەمە نمونونەکەی پێشوەوەی یعنی ئەم دوانەی پێشوە بە وردی سەیرێکی بکەن. ئەم قسەیەش جواناڵێ پابلیک سێتەر و پابلیک گێتەر هەردووکیان دوو میثۆدن کە چین ئەکسس پۆینتی ئینستانس ڤاریبڵەکانن. ئەکسس پۆینت یعنی چی؟ یعنی چۆنەڵێ ئیتر دوو میثۆدن کە تۆ ئەتوانی ئەکسسیان بکەی. ئیتر بۆ ڤیوکردن بێ یان بۆ مۆدیفایکردن بێ. ها لێرەشا وتمان بۆ دەستکاریکردن بێ یان بۆ پیشاندان بێ. باشە بۆ پیشاندان یعنی هێنانەوە. باشە گێتەر یعنی هێنەر، سێتەریش یعنی دیاریکەر. باشە بە کورتیەکەی ئاوایە بە کوردی و کوردی. ئەمە هەرمان قسەیە یەک قسە بوو. ئینجاکانەیە benefits of encapsulation. سوودەکان encapsulation چین؟ ڤاریبڵەکانی ناو کلاسێک ئەکرێت چی بێ؟ وای لێکرێت کە ڕیت ئۆنلی بێ، یعنی تەنها بخوێنرێتەوە. مەبەستی چێ خوێنەوە؟ مەبەستی هێنانەوەیە. یان ڕایت ئۆنلی. ڕایت ئۆنلی مەبەستی دەستکاریکردنە، تەنها دەستکاری بکرێت. یعنی تۆ توانی بۆ نمونە تەنها
ئەمە لە ناو پرۆگرامەکە تا دابنی نەک ئەمە دانانی تەنها گێتەر دانی تۆ کە ئەگەر تەنها سێتەر لابرد و تەنها گێتەرە بەکارهێنا و کاتە لەم پرۆگرامەیە ئەگەر من پرۆگرامە بە نمونە وەربین ئەگەر گێت ئەیج بەکاربێنی لە ناو مینەکەتە ئەو کاتە گێت ئەیجەکە کاتە سفر لەبەری ئەیج بایدی فۆڵدۆک وتمان لە لێکچەری دووە بووە بزانم پرمیتیڤ داتاکان ئەمە پرمیتیڤ داتایە ئەکاتە سفر سترینگەکە وا بزانم بەتاڵە بێوابێت سترینگەکەش کە تۆ هیچە پێ نایابێ بەتاڵە ئەمیش وامان شێوە کە سترینگەکە لە هەرچەنە بۆیە ئینتیجەر بێ ئەویژەر بەتاڵە بێ عینیشت هەتا سێتەرێکی پێی سێتەرەکەش چیە ئەوە لێرایە سێت نەیم ئارام سێت H22 سێت ID یعنی بیەرێ زەحمە دەبێت دوایش هێنیتەوە لە ڕیچیەوە هێنیتەوە بەو شێوەیە باشە ئەمە ئەو هینێکی وەرگرتووە ئینستانسێکی وەرگرتووە باشە ئینستانسێکی وەرگرتووە بۆی ئەکسێسی ئەو کلاسە بکەیت باشە اینجا ئەڵێ چی خاڵی دووەم ئەوەی ئێستا ئەوە بوو خاڵی دووەم ئەڵێت ئەوە بە کورتەکەی قسەکەی ئێستا بگەوتم مەتوانی مەرجی وە بدابنێ ئەڵێ you can write the logic not to store the negative numbers in the setter method بۆ نمونە داوای چی لەگەڵێ سێتی ئەیجم بۆکە ئێتەمەەن خۆ نابێ ناقص بێ کەواتە ئەڵیت ئەگەر if new age بچووکتر بوو لە سفر ریتێرنی بکە ئەگەرنا ئەیج یەکسانکە بە نیو ئەیج یعنی هەر ژمارێکی تر بنێری لە سەری سفرەوە ئەیجەکەمان ئەو نیو ئەیجە بابچێتە نام ئەیجەکەی خۆمانەوەکەی کلاسەکەی بە کورتیەکەی کەمەستیکاوێ سێمی ژەڵێکی improves the reusability and easy to change within your requirements هەبڵێن reusability و تاوام قسێ سەکەم زیایە بێ reusability بەستی چێ بە دووبارە بەکارهێنانەوە یعنی بۆم ناسیگە هەروکەوەی میتۆدەکە یعنی دووبارە بەکارهێنیتەوە encapsulation.get name زۆر بە ئاسانیەتوانی بانگی شتێ بکەیت وەکو چۆن لەبەری میتۆدە تۆ زۆربەی زۆر encapsulationەکانەوەی بە میتۆد بەکارهێنێت باشە سێری ڤیدیۆکانی یاریان بکەن بۆ عملیەکە ئەو جوان کردوێتی بۆ مەسەلەیە باشە ئێستا ئێگزامپڵی دووەم ئەڵێ چی ئێگزامپڵی دووەمی یاوە لەسەر بانکێکە وەڵام بانکە یان باڵین ئەکاونتێکە لە ناو بانکێکە دیپۆزت وەڵای بیرمچۆتە یانی چی ناوی ئەو میتۆدە ئەڵێ وای دابنێ کە هاکەرێک چۆتە ناو ئەکاونتەکەەوە باشە of your bank account باشە ناو ئەکاونتەکە تۆ ئەڵێ he tries to deposit amount deposit دوابزەم ینی چۆنێ هات سەرخستن ئەوێت چی بکە ئێوێ بە بڕی ناقصە بخاتە سەر ئەکاونتەکەت یعنی بە کورتێکی زەرەرە لێبە ناقصە 100 دینار زەرەرە لێبە باشە لە ڕیچیەوە لە ڕی دوو ڕێگەوە ئەڵێ he tries to deposit an invalid amount say بعد وای دابنین ناقصە into your account چۆن یەکە بەم شێوەیەکە account یەکسان ئەڵێ account A یەکسانە بە new account باشە ئەیەکە ئەکاونت باڵانس یەکسانێکە بە ناقصە ئایا ئەمە ڕاستە یان نەخێر ئیرۆرە بۆ لەبەری ڤاریبڵی ئەکاونت باڵانس پرایڤەتە کە پرایڤەت بوو بە هیچ شێوە بەکار نایانرێ بەو شێوەیە ناتوانانی بەکاری بێنی بەڵام ئەڵێ لە ڕێی چیەوە ئەم جارەیکە لە ڕێی میتۆدی دیپۆزتەوە ئەو کاتا توانێت بیکا بڵێ ئەوەی یەکەم ئیش ناکە زەڕم پێیاناوە بەڵام ئەوەی دووەم بڵێ ئیشەکات کەواتە هاکی کرد و لە ڕێی ناقصەوە لە ڕێی ئەو میتۆدەوە ناقصەی لێشتاند وتمان بۆ ئەمە نایکە لەبەرەوەی پرایڤەتە ئەو ڤاریبڵە و میتۆدەکانیشمان هەموو کاتێ لە بیرتان بێ هەم سێتەر و هەم گێتەر با پابلیک بێ باشە وە سێتەر ڤۆیدە بەڵام گێتەر داتا تایپێکی تریتر پرمیتیڤە یان نان پرمیتیڤە هەردووکێ بێ هاوە تا لێرە ئێسامانە ئەمەن پرمیتیڤە ئەمە نان پرمیتیڤە باشە سترینگ نان پرمیتیڤ ئاگادار بن پێشتی بۆم باس کردوون باشە ئەنجا کیوەردی this سوابزانم بڕوان ئاگەم قورس بێ this ئەوەیە کە ئەمبیگیوتی نایاڵێ ئەمبیگیتی یعنی شتێکی ناڕوون ئێگزامپڵ وەکو چی وەکو هەمە کلاسێکمان هەیە بە ناوی ئەکاونت باشە ڤاریبڵێکی ئینستەنس ڤاریبڵێکی تایە بە ناوی باڵانس میتۆدێکی تایە بە ناوی ئینکریمنت ئەوە نووسیمە INC یعنی کورتکاوی ئینکریمنتە ئینتیجەرێکی سەربەخۆی تایە بە ناوی باڵانس باشە باڵانس ئەم باڵانسە هی ئەمەیە ئەم دوانە بەیەکەوەن یعنی ئەم باڵانسا کە ئەمەیە یەکسانی کردووە بەو باڵانسە تۆ
ئەمە جاوا سەری لێشەیەڵێ تۆ کاکە ئەم باڵانسەمە بەسە کامیانەوە بەسە ئەمەیان ئەوەیە بۆ حەلکردنی ئەوە بۆ حەلکردنی ئەو ناڕوونیە ئەو ئەمبیگیتیە پێویستە چی بکەی پێویستە this بەکاربێنی this بە کورتەکەی بەمانای چییە یعنی this instance in this class یعنی هی ناو ئەم کلاسە مەبەستی ئەوەیە باشە وە لە ناو ستاتیکی شابەی چێ بەکار نایانرێ میثۆدی ستاتیک باشە ئەها لێرە ئەڵێ چی ئەڵێ refers to the current object current یعنی ئەمەی ئێستا باشە ئاها ئەنجا this طبعا ئەتوانی هەم میثۆدی بۆ هەر ئەتوانی میثۆد بانکەی و مەتوانی instance variableش بانکەی هاوە تا ئەڵێ چی refer to current class instance variable can be used to invoke يعني بانكردني current class method باشا ايش بو شويه ام نمونيشن بو سيركم اگر تينا گيشتن بيان بلن بس بروانا كم خرج به تا اما لك شيء بيان جيش تا